هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیایی داوەتە هاوڵاتیان داخستنی سنووری کوردستان بەڕووی ئێران هیچ قەیرانێکی سوتەمەنی و خواردن و کەلوپەل دروست ناکات، بەڵام لەگەڵ ئەوەدا هاوڵاتیان کەوتونەتە دڵە ڕاوکێ هەندێک بازرگانی چاوچنۆکیش وەکو هەمیشە دەیانەوێت ئەو هەلە بقۆزنەوە بۆ گرانکردنی نرخی کاڵا. قایمقامی قەزای ناوەندی هەولێریش دەڵێت بەڵێن نامەمان بە بازرگانەکان پڕ کردوتەوە کە هەوڵی دروستکردنی قەیران نەدەن. ئەگەر هەر بازرگانێکیش پابەند نەبێت ڕێکاری یاسایی توندی بەرامبەر دەگرینە بەر. لیژنەکانی چاودێری بازرگانی لیژنەکانی قایمقامیەت ئەوانە کارەکانیان چڕتر کردیتەوە. ئێمە هاوڵاتیش پەیوەندیمان پێوە دەکەن کەوا لە هەر جێگایە کە ئیستیغلال کرابیتن بارودۆخ زۆر ئاسایە بارودۆخی ناو بازار لە کۆگاکان هەموو ئازوقەیەکەیە قسەمان لەگەڵیان کردووە بەڵێ نامەشیان چەند جار داوەکەوە بە هیچ شێوەیەک بەرزی نەکەنەوە، بەڵام زۆر جاریش ئەوە ڕوودەدەکە لەولا لە جێگایەکی دوورە دەست یاخود لە گەڕەکەیەک لە هەر شوێنێک بیتن خەڵکانێک هەیە هەمووی خەڵکی باشنێ خەڵکانێکی شەیەکەوە فەنا دەباتە بەر گرانکردنی نرخ و ئیستیغلالی بارودۆخەکان دەکەن. بۆیە ئەمە لەم حاڵەتەدا چاوپۆشی لە هیچ کەسێک ناکەین، زۆر حەدی دەبین لەگەر ئەو کەسانە و ئیجرعاتیشیان لەگەڵ دەکەین و بەپێی یاسا و ڕێنماییەکانی لە بەردەستماندایە. هەر کاتێک قەیران و گرانی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە زەرمەندی یەکەم هاوڵاتیان بوونە و سوودمەندی سەرەشیش بازرگانەکان بوونە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئیسلام نەهی لە دروستکردنی قەیران و گرانی کردووە هەر کەسێکیش ئەو کارە بکات گوناهبار دەبێت. گومان لەوەی دانیە ئەوانەی کە دەبنە هۆکار پەشێوی دروست دەکەن قات و قوڕی قەیران دەینە ناو خەڵکی تاوانەکەیان زۆر گەورەیە لەبەرەوەی ئەوەی کە زەرەر دەکات زیاتر خەڵکی فەقیرە زیاتر خەڵکی هەژارە. ئێمە وەکو موسڵمان لەسەرمانە هاریکاریەک در بکەین لەسەر خێر و چاکە، بەڵام هاریکاریەک در نەکەین لەسەر شەڕ و خراپە. بۆیە ئێمە بە هیچ شێوەیەک بە خۆمانەوە کار نەبین بەنزین گران بکەین کە مامەی گران بکەین یان وە بکەین ئەو قەیرانە بێتە سەرمان. تاوانەکەی لە ملی هەموو لایەکمانە، هەر منداڵێک هەر جانلەبەرێک هەر خانەوادە و بنەماڵەیەکی فەقیر زەرەر بکە تاوانەکەی ڕاستەخۆ دەکەوێتە سەملی ئەو کەسێک کە قەیرانەکەی دروست کردیە ئەوەی کە تێشدا بوویتە هۆکار. زۆر جار کە حاڵەتێکی نائاسایی ڕوو لە هەرێم دەکات بازرگانەکان سەروەرنەبوونی یاسا دەقۆزنەوە و دەبنە هۆکارێک بۆ تێکچوونی باری ئاسایی بازار و دروستکردنی شلەژان و پەشێوی بە بڵاوکردنەوەی دەنگۆی ناڕاست لە پێناو کۆکردنەوەی پارەی زیاتر لەسەر حیسابی گیرفانی هەژاران. ئەماش دەبێتە هۆی دروستبوونی باری نەئاسایی لە ناو کۆمەلگا و گۆڕانی ڕەوتی ژیان. بۆیە چاودێران پێیان وایە دەبێت حکومەت لەم کاتانەدا زۆر بە بەهێزی چاودێری بازار و بازرگانەکان بکات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.